لێشیشتر لە یاریەکانی هەفتەی سێمی خولی ناوی کوردستان و لە شارێ ولێر لە سەرەرگای ئەندرێن یان ئەندرێن میوانداری زاخۆ دەکات. یارەکە ڕۆژی پێنجشەممە لە کاتژمێر 45 خۆشی دوای ڕۆ ئەنجام دێت. هەردوویانە 24 کاتژمێر بەر لە دەستپێکردنی یارەکە لە سەر یاریگای یاریەکە دوای مەشغوڵ ئامادەکاریەکانیان ئەنجامدا. هەندرێنی خاوەن ماڵ لە دوو یاری ڕابردووی بە دوو یەکسانی خاوەنی دوو خاڵە و چاوی لەوەی یەکەم سەرکەوتنی لە خولی ناوە بەدەست بێنێت. هەندرێن بۆ یاریەکەی جاریزانێکی دانابڕێت و تاوی یاریزانەکانی ئامادەن. یانی زاخۆش تەنیا یاریگاری لە خوڵەکە ئەنجامدا و لە پێشمەرگەی ولێری پاڵەوانی وەرزی ڕابردووی بردوێتەوە و خاوەنی سێ خاڵە. زاخۆ ناوێت لە سەرکەوتن بۆسێت و هەوڵی بۆەوەی سێ خاڵ یارەکە دەستەبەر بکات. زاخۆش بامان شێوەی ئەندرێن هیچ جاریزانێکی بۆ یارەکە دانابڕێت و تاوی یاریزانەکانی ئامادەن. یاری ڕابردوو ڕاست دەکەی ینی نەتیجەکانمان وەکو پێویست نەبوو، بەڵام دەتوانم بڵێم لە یاریگای شێروانە فەریقیمە یاریەکی زۆر باشی کرد. مستعاق سێ خاڵ بوو، بەڵام ئەوە قسمەتی یاریەکە بوو، ئەوە قسمەتی خوای گەورە بوو کەەوە بە خاڵێک هەردوو لە هاتنە دەرەوە. ڕتمی فەریقی هەندرێن ئێستا بەرەو سەرەوە، ینی فەریق ڕتمی خۆی وەرگرتووە. ئینشاڵڵا لەو یاریە الحەمدوللا هیچ پێکانێکمان نییە. یاریزانەکان بۆ گڕتینەوە ئامادەنە بۆ یاریە و مدەڕیبش پیلانی باشی دانەوە بۆ هەفتەیە. ئینشاڵڵا وەختی ئەوەیە یانی هەندرێن یەکەم سێ خاڵە دەوری بەدەستبێنێتنی چاڕوانیش دەکرێت لاعیبەکان دەبەرەوەی ئەم هەفتەیە خۆشم لە نزیکەوە ئاگدار بوومە لاعیبەکان زۆر بۆ گروتینەوەی تەمرینیان کردووە. ئینشاڵڵا ئەو هەفتەیە ئەنجامەکە بەدڵیمە دەبێت بۆ ئەوەی هەندرێن بگاتە سەر ڕێچکەی بردنەوە و لەمە دووە ببرنەوە شادەوە. بڕاستی یاری عولیمە کرد گەل لە پێشمەرگە هەولێرێ ئۆستێک باش ینی مە سێ خاڵت یاری دەستخوێنان ئەمی هاتین فێری یاریە دوێ ڕاستە یاریەک زەحمەت دێبێت گەل هەندرین یاریگا هەندریندا بەس ئەمیت هاتین ئینشاڵڵا بۆ سێ خاڵام یاری بکەن و ڕۆینەری ینی ئەڤ ئەزبوعەکەل سەرڤێ یاریە تەکتیکی دەیناتی ئینشاڵڵا می بۆ سێ خاڵ هاتین.